وەزعی ژنەکان لە نوگرە سەلمان چۆن بوون ئەوان چۆنە ژیان ژیان هەبوو مەسەلەن دەڵێن لەبێ مناڵی بووە کورە مناڵی بیە بەخوا بەرچاو خۆمەوە مناڵی بی مناڵەکەی پێچاوە و وەزرێتی فڕیدە چی لێ بکەم من خۆم بۆ خاوە ناکەی پەڕۆی گەرەکە پەڕۆپاری گەرەکە شیری گەرەکە ئەو توش نەخۆی شیرت هەیە لەوەشە شیر نییە بسێنی بەخوا تەنکەرەکە شتی هاوت بۆ زەلام من ژەمت براکەم جا ئەو محەلە ما خۆمان دەشمان پارەما فرە پێی ئەو جا جێلەقبیمان وتم براکەم بۆ ژنیش حەور بووە ئەمە پارێت سێمان بۆ بسێنە بەخوا نیمە هەر لە برسی ئامرد بەخوا کەنجێ شێخانیوە قەومۆی ئەمە نەقژەوە سەرەوەی هەی دایە ئەوە نەئاوە دایە توخوا ئەوە نەئاوە هەتا گیانەکەی دەرچەوتی دایە ئەوە نەئاوە کەنیش نیام نێتەنی پرچات سەیریکە وەو ئاوە گیانی دەچی خاو دایکەی کردە ئەو قژێ ئاوە خەریک بۆ پۆسەکۆ بێنێت